سڵاوتان لێبێ. ئەمڕۆ سایتی فرانس 24 فەڕەنسی لە راپۆرتێکی دابڵاوی کردەوە کە ڕەوشی تەندروستی تاڵەبانی هیچ گۆڕانێکی بەسەردا نەهاتووە. سایتەکە ئاماژەی بۆ ئەوش کردووە کە تیمی پزیشکی و سەرکردەکانی یەکێتی خۆیان بە دوور دەگرن لە هەر جۆرە لێدوانێکی ڕاستەوخۆ لەبارەی دۆخی تەندروستی تاڵەبانیەوە و تەنها بەو قسەیەوە ڕادەوەستن کە دەڵێن دۆخەکە نەگۆڕاوە. سەلەبانی ئەمڕۆ بەهۆی ڕوودانی دوو تەقینەوە لە سنووری قەرەتەپە و خورمات و دوو سەربازی سوپای عێراق و پێشمەرگەی کوژران پەیامنەری ئەنارتیش لە ناوچەکە ڕایگەیان تەقینەوەی یەکەم لەسەر ڕێگایەکی قەرەتەپە ڕووی داوە کاتێک دوو سەربازی سوپای عێراق بە مەبەستی پشکنین چوونەتە ئەو شوێنە و بۆمبێک پێیاندا تەقیوەتەوە و هەردووکیان گیانیان لەدەستداوە. فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیان مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕەنگە خۆی کاندید نەکاتەوە بۆ خولێکی تری سەرۆکایەتی هەرێمی کوردستان. میرانی لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی شەرق الئەوسەد بەرگری لە خۆکاندیدکردنەوەی بەرزانی کرد بۆ بژاردننی داهاتووی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ڕاشی گەیان مەشتومڕ لەبارەی ئەو پرسەوە کارێکی سروشتیە چونکە سەرۆکایەتی هەرێم بۆ هەمووانە. هێرۆ ئیبراهیم ئەحمەد هاوسەری جەلال تاڵەبانی و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای گەڕانەوەی لە تارانی پایتەختی ئێران ڕایگەیان لە ئێران باز لە مەسەلەی سەرۆکایەتی یەکێتی نەکراوە و وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی کۆماریش لە بەرنامەی ئەو دانیە پاشسەفەرێکی سێ ڕۆژە بۆ تاران و کۆبوونەوەی لەگەڵ وەزیری دەرەوە و سەرۆکی پەرلەمان و سەرۆک کۆماری ئێران هێرۆ ئیبراهیم ئەحمەد بە ڕۆژنامەی هاوڵاتی ڕاگەیاندووە سەردانەکەی بۆ تاران لەسەر بانکێشتێکی فەرمی و بە ڕاوێژ بووە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی. ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بڕیاریدا بە دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ پزیشکانی شاری سلێمانی و فەرمانکەری بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان پاش بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان شارەوانی سلێمانی 23 دووەنەم زەوی دابین کردووە بۆ دروستکردنی 600 یەکە بۆ 650 یەکەی نیشتەجێبوون بۆ ئەو پزیشکانەی تا ئێستا سوودمەند نەبوون لە وەرگرتنی هیچ زەوی و پرۆژەیەکی نیشتەجێبوون. پارێزگاری کەرکووک ڕایگەیان ئەوەی لە حەویجە ڕوویداوە کەمتر نەبووە لە تاوانی ئەنفال و هەڵەبجە ئاماژەی بۆش کرد کۆپشاندان مافێکی دەستوریە. بە پێیهێواڵی سۆمەرەنویس نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک لە میانەی کۆبوونەوەی لەگەڵ دەستگا ئەمنیەکانی کەرکووک ڕایگەیاندووە لیژنەی لێکۆڵینەوەی پەرلەمان لە ڕووداوەکەی حەویجە کشاوەتەوە. هەر شاد و ئاسوودە بن.